President Donald Trump. سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە باڵەخانەی ڕۆناڵد ڕیگنەوە ستراتیژیەتی خۆی ڕاگەیان وەک سەرۆکەکانی پێشوو سەرۆک ترامپ جەختی لە ئاشتی کردەوە لە ڕێی هێزەوە. استراتیژیەتی ئێمە بۆ بەرەپێشەوەبردنی کاریگەریەکانی ئەمریکا لە جیهاندا، ئەمەش بە پێکهێنانی ئابووری و هێز لە ناو وڵاتەکەماندا دەست پێ دەکات. ئەمریکا دەبێتە پێشەنگ بە شوێن ئەوەدا نین شێوازی ژیانی خۆمان بسەپێنین. لەم استراتیژیەتە نوێیدا سەرۆک ترامپ ئاماژەی بەوەش کرد رووسیا و چین دەخوازن بە شێوەیەک لە جیهاندا کار بکەن کە پێچەوانەی بەرژەوەندیەکانی ئەمریکایە. جا پێمان خۆش بێت یاننا ئامادەیمان هەیە لەم قۆناغە نوێیە پێشە برچێدا. ئێمە ڕوبەڕووی ئەو جۆرە ڕژێمە سەرکوتکەرانە بووینێتەوە کە مایە هەڕەشە و مەترسین بۆ سەر ئێمە و هاوپەیمانەکانیشمان. ئێمە ڕوبەڕووی ڕێکخراوە تۆرۆریستی و تۆڕە تاوانکاریەکان دەبینەوە و ئەوانەشی کە توندوتیژی بڵاو دەکەنەوە. هەروە ڕوبەڕووی هێزە ڕکەبەرەکانمان دەبینەوە رووسیا و چین. دانەڵد ترامپ کۆریای باکوور و کۆماری ئیسلامی ئێرانی بە ڕژێمە شەڕانگێزەکان ناودێر کرد لەسەر بنچینەی بەرنامە ناوچیەکانیان. ئێمە هاوپەیمانەکانمان یەخست لە هەوڵێکی بێپێشینەدا، بەڵام هێشتا کاری زیاتر ماوە بکرێت. ئەمریکا و هاوپەیمانەکانی هەر هەنگاوێکی پێویست بێت دەیگرنە بەر بۆ گەیشتن بە لەناوبردننی چەکی ناوچی و دڵنیابوون لەوەی ئەو ڕژێمە نەتوانێت هەرەشە بێت بۆ سەر جیهان. کۆریای باشوور وەک هاوپەیمانێکی ئەمریکا بە گرنگیەوە لەم استراتیژیەتە نوێی ئەمریکا دەڕوانێت. حکومەتی ئێمە سەرنجی داوەتە استراتیژیەتی نوێی نیشتیمانی ئەمریکا. واشنگتن جارێکی تریش پشتڕاستی کردوتەوە وابەستەی پەیمانەکانێتی لەگەڵ هاوپەیمانەکانیدا و هەروەهاش هاوکاریکردنیان بۆ بەرسەفدانەوەی هەر هەڕەشە و مەترسیەک. بەڵام کۆماری ئیسلامی ئێران ئەم استراتیژیەتە نوێیە بەهێن وەرناگرێت و دەشڵێت هیچی لێ دەستەبەر ناکرێت. 2 سال از برجام گذشته. 2 ساڵ بەسەر ڕێکەوتنە ناوەکیەکەدا تێپەڕیوین. چەند جار ئەمریکا ویستویانە ئەم ڕێکەوتنە لە ناوبەرن. هەتا ئێستا نەیانتوانیوە هیچ شتێک بەرامبەری بکەن. تەنانەت ئەوانەش کە دژی ئەم ڕێکەوتنەن و هیوایان لەسەر ترامپە ئەوە بزانن هیچ شتێکتان بۆ ناکات. بە پلەی یەکەم ئەمریکا دەستەواژەی سەرۆک ترامپ بوو و ئێستا لەم استراتیژە نوێیەدا وەک چاودێر دەڵێن دەخوازێت بیکاتە ڕێباز و ژمارەیەک پلان بۆ پاراستنی ئاسایشی و هەروەهاش برەودان بە ئابووری. بە شێوەیەک لە شێوەکان استراتیژیەتێکی بنچینەیە لە ڕوانگەی هەبوونی لەشکرێکی بەهێز و گەورەتریشەوە. ترامپ بە ملیار دۆلاری بۆ خەرجە لەشکریەکان تەرخان کردووە و ئەمەش هەر تەنها بۆ زیادکردنی ژمارەی سەربازەکان نییە، بەڵکو بۆ قەبارە و چۆنێتی چەک و کەلوپەلەکانیشن. ڕەخنەشەیە لە استراتیژیەتەکەی سەرۆک ترامپ بەوەی دۆسەی گۆڕانی کەشوهەوای لابردووە ئەوەی سەرۆک براک ئۆباما لە ساڵی 2015دا وەک مەترسیەک بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئەمریکا داینە.